بۆیە تقریبا ئێمە نزیکەی 17 بەهامان داناوە پێوەری پیشەیی و ئەخلاقیمان داناوە کە لەناو ئەو ڕێبەرەیە جێگیر کراوە. بۆ نمونە ڕێزگرتن کە یەکێکە لە بەهاکان و سەرڕای ئەوە یەکێکە مەسە ڕێزگرتن لە نەخۆشێکێکە لە بەهاکانی کارمەند و ستاف میهرەبانی، مامەڵەی جوان لەگەڵ دەوروبەر و پاراستنی زنجیرە کارجێڕیەکان. و ئێمە مەسەلەن لە یەکەم ڕێنمایی و بنەماش کارمان لەسەرەوە کوردەکە میهرەبانی پابەندە بە بنەما تەندروستیەکان بەگشتی. باش ئەوە چۆن دڵنیابنەوە ماوەساڵ لە جێبەجێکردنی ئەمەرە لایەن ستافەوە بۆ نەباسی ڕێزگرتنی نەخۆشتان کرد وەڵام دانەوەی پرسیاری نەخۆش بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی ڕێز لە گیراوانە و بەدەمەوە هاتنیان ئێوە چۆن دڵنیابنەوە لەوەی کە ستافی تەندروستیتان ئەم شتە جێبەجێ ئەکا چکۆ مستەشفاکە مستەشفایەکی گەورەیە و ستافەکانیش و کوبڕستان لە بیدایەتەوە ئاماژەتان پێکرد ستافی زۆرن سەیدەلیە تاقیگەیە بلەوانە نۆرینگەیە ئێوە چۆن دڵنیابنەوە لەوە؟ بەڵێ ئێمە لە خوارەوە سندوقێکماندانە بە ناوی سندوقی سکاڵا شەکوە. هەر کارمەندێک یاخود هەر مراجعێک هەر نەخۆشێک ئەگەر سکاڵایەکی هەبی یان کەم و کورتیەک ببینی یان باڵە هەڵەیەکی بەرامبەر کرابێ ئەتوانی سکاڵەکەی خۆی لە ناو سندوقەکە دابنێ و سکاڵەکان ئێمە ماگانە مەسەلەن سەیری دەکەینەوە بە دواتر چون بۆ زۆری سکاڵەکانەکەین و لەو شوێنێک کە هەڵەی هەڵەکانی بۆ دەجێڕۆ یاخود هەڕاستە و خۆ دەتوانی ئەگەر ڕاستە خۆ دەتوانی پەیامەکەی بگەینی بە سەرچاوە مرۆییەکان کە هەڵەیەک کراوە بە دوواداچون بۆ ئەو هەڵەیە بکرێ و ڕاست بکرێتەوە. و ئێمە هەر لە بابڵین وەکو شێوازێک بۆ وەڵامدانەوەی فیدباچی بابڵین هاوڵاتی یاخود نەخۆش یاخود هەر کارمەندێکی خۆمان کە کردوێتی ئێمە بە دوواداچون بۆ جۆری سکاڵاکانەکەین و جارێ تەلەفۆن بۆ هاوڵاتی بۆ نەخۆشەکە ئەکەینەوە مەسەلەن تۆ ئەم سکاڵایەت کردووە مەسەلەن لەم شوێنە یعنی توکە خۆتەزانی هەموو شتێش ئەبێت تحقیق بکرێت ئەکید بکرێتەوە ئایا لە ڕاست و دروستی سکاڵاکە بەڵام ئێمە ئەم سیستەمە بەکارێنین یعنی فیدباچی سکاڵاکان ئەدەینەوە و دواداچوونی بۆ دەکەوە لەو شوێنێکە هەڵەمان کرد چاچێک چونکە یەکێک لەوەی کە دامەزراوەکان بەرەو پێش دەڕۆن بەردەوام کەمە لە میهرەبانی کاری لەسەر دەکەین ئەویش ئەوەیە بەڕاستی بەردەوام گوێ لە تێبینی و ڕخنە و گلەیی و سکاڵاکانی کارمەندان و هاوڵاتیان و نەخۆشەکان دەگرین چونکە بۆ ئەمە یارمەتیمان دەبۆی خۆمان چاکەین. مەسەلەن ئێستا بۆ نمونە وەکو نمونەیەکی واقع مەسە زۆر جار ئەوەمان بۆ دێ مەسەلەن فڵان شوێن پێویستە پاک و خاوێن بی ئیتر ئێمە بەشی تایبەتمان هەیە بۆ ئەم بە کارمەندی تایبەتمان هەیە ئەو بەشە تایبەتە ئاگادارەکەین فڵان شوێن گلەی لەسەرەکە ئەبێ پاک و خاوێن بێت چونکە یەکێک لەو سیمایی کە میهرەبانی پێی ناسراوە پاک و خاوێن نییە هەر خۆی لە کەرتی تەندروستی پاک و خاوێنی بابەتێکی زۆر گرنگە لە دینی پیرۆزی ئیسلامیش الحەمدولله سپاس بخوا خوای گەورە پێغەمبەر عەلەیهی سەلام زۆر گرنگی بە پاک و خاوێنی نەظافەت من الئیمان پاک و خاوێنی و خودی ناو تەندروستی بیترە پاک و خاوێنی. مەسمەکو نمونەک باسم کرد بەشێک لە سکاڵاکەم بۆ دووە سکاڵا کراوە مەسەلەن لەسەر ستافێک بە دوواداچوونی بۆ دەکەن لەسەر بەشێک تەمامەن زامنی ئەومان بۆ دەکە کە ئێمە بتوانین ئەم بنەمایی کە دامان ناوە جێبەجێکین لە ڕێی ئەم سیستەمەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی